دا باس لە دۆخی خانشنان و پرینسیپەکانی یەکسانی لە دەستوری عێراقدا دەکەین و خانشنان تا چەندە بەپێی ئەو یاسایی کە لە دەستوردا هەیە لە هەرێمی کوردستان توانیویانە بە جۆرێک لە جۆرەکان ژیانێکی شایستەیان هەبێ. هەروەک ئاگادارین کە خانشین لە هەرێمی کوردستاندا بەپێی ئەو یاسایە با بڵێن خانشین ناکرێن موچەی و شایستەکانی بەپێی یاسای ساڵی 2014 کە لە دەستوردا دەستنیشانکراوە بەڵکو لە هەرێمی کوردستان بەپێی یاسای ساڵی 2006. ئەمەش چ کاریگەریەک لەسەر ژیانی خانشینان دروست دەکات و چۆن وا دەکرێت کە موچەی خانشینان لە عێراقدا بە شێوەیەکی گشتی یاخود لە هەرێمی کوردستانیش هاوشێوەی عێراق هاوتا بکرێت و یەکسان بێت. تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شۆڕش حەسەن کە بەڕێزیان پسپۆڕی یاسایی دەستوری. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. زۆر سپاس. دکتۆر پێشەوەی باز لە یاساکان بکەم دەمەوێت زۆر بە کورتی باز لە ژیانی خانشینان بکەین. ژیان و بارودۆخ و گوزەرانیان لە سای ئەم یاسایی کە بەپێی پێویست لە دەستوردا هەیە پێڕوو ناکرێت چ کاریگەریەک بەجێ دەهێڵێت؟ مەڵە خۆی ئەم بەداخەوە ئەم یاسایە کە ئێستا لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت یاسای ژمارە 27 ساڵی 2006 کە ئەم یاسایە بەپێی یاسای ژمارە 9 ساڵی 2014 هەڵوەشایەنراوەتەوە ئیلغا کراوەتەوە. ئەم یاسایش وەک زانین پەیوەندی بە بار و داراییەوە هەیە مەسەلەی موچەی خانەنشینانی هەرێم. بۆیە ئەم بابەتە دەکەوێت چوارچێوەی اختصاسە حەسریەکانی حکوومەتی فیدرالیەوە. پێویستە هەرێمی کوردستانکەوە ئەم بە یاسان تازەیە جێبەجێ بکە ئەوەی ساڵی 2014 نەک ئەوەی ساڵی 2006 کە ئێستا لەگەڵ 2006 ئەمە زیاتر لە 17 ساڵێک ڕەت بووە ژیان و گوزەران زۆرێکی ترە جیاوازی لە نێوان هەڵوێستی دوو یاساکە هەیە بۆ بەرژەوەندی خانەنشینان. بۆیە دەبینین دۆخی خانەنشینان لە هەرێمی کوردستان لە دۆخێکی زۆر خراپدان هەم لە ڕووی ئەو پاداشتەی کۆتایی خزمەتیان کەوەری دەگرن هەم لە ڕووی ئەم بڕەموچەی خانەنشینیان. ئەمەش ناکرێت تۆ خانەنشینێک مامۆستایەکی خانەنشین لە هەرێمی کوردستان بۆ نمونە لە دەوری ئەگەر مامۆستای ناوەندی و ئامادەی بێ لە دەوری 900 هزارە یاخود ئەندازیارێک بە هەمان شێوە ئەندازیارێکی پێشکەوت و بەڵام لە عێراق هەمان هاوتاکەی لە سەروی 1,700,000 دینار وەردەگری و خانەنشینی. ئەمانە نائەدالەتیە نادادپەروەریەکەوە بەسەر خانەنشینانی هەرێمی کوردستاندا جێبەجێ دەکرێت. باشە دکتۆر بە دیاریکراوی جیاوازی نێوان یاسای ساڵی 2006 لە هەرێمی کوردستان بۆ نمونەکاری پێدەکرێت لەگەڵ ئەوەی 2014 جیاوازیەکی زۆری هەیە بۆ بارودۆخ و گوزەرانی ژیانی هاوڵاتیان بە دیاریکراوی جیاوازیەکەش لەکوێدا لە سوودی خانەنشینانە؟ جیاوازیەکە لەوەدا مەسەن لە یاسا تازەکە مامبەر کاتی خانەنشین دەبێ ینی پاداشتی کۆتایی ساڵ 12 مانجی دوا موچەی وەردەگرێ 12 مانگی ساڵێکی لە کاتێکدا لە عێراق لە کاتێکدا لە هەرێمی کوردستان 6 مانگ وەردەگرێ و زۆر جاریش ئەمە یعنی دەدرێ یا نادرێ یا بە شێوەیەک ینی کێشەی تێدەکەوێت. ئەمە جیاوازیەک کەمترین موچەی خانەنشینی بەپێی یاسان نوێەکەی 2014 عێراق بە 500,000 دینار دیاری کراوە. بەڵام تا ئێستا بەپێی یاسا کۆنەکە کە لە هەرێم کەمتری موچەی خاننشینی لە دەوری 220,000 یعنی ئێستا زۆر کەس لە هەرێمی کوردستان موچەی خاننشینەکەیان لە 250 بەڕاستی 250,000 دینار بەشی پێداویستی یەک هەفتەی کەلوپەری ینی ژیانی خانەوادەیەکی ئاسایی ناکا کە ئەگەر 4 نەفەر بێ بەس پێداویستەکانی یەک هەفتە لێگەڕێ لە پێداویستەکانی تر ئەوەی ڕەفاهیە ئەوەی دکتۆرە نازانسی بەس ئەوەی کە بۆ خواردن و ژیان بەڕێکردن پێویستە بەشی هەفتەیەک ناکات 200,000 دینار لە کاتێکدا ئێمە تا ئێستا لەسەر ئەوە ماوین. ئەوە جگە لەوەش کە ئاستی دەرچوونی موچەی خاننشینەکە لە عێراق زۆر جیاوازترە زۆر بەرزترە لەوەی کە لە هەرێمی کوردستاندایە بۆ زۆربەی توێژەکانی فەرمانبەران بۆ زۆربیان نەک ینی بۆ یەک و دوو بۆ نمونە ئەندازیاران مامۆستایانی زانکۆ فەرمانبەرانی زانکۆ هەموو زەرمەندن لەم یاسایی کە ئێستا لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت. ئەم یاسایە وەکە وەکوتمان لە چوارچێوەی اختصاسە حەسریەکانی حکوومەتی ئیتحادیە هەرێم ناتوانێت ئەم یاسایە جێبەجێ نەکات. جێبەجێ نەکردنی ئەم یاسایە پێچەوانەی دەستورە کاتنا دەستوریە بەڵێ حتا ینی هەندێک لە خانەنشینان داوایان بەرز کردەوە لەسەر ئەم مەسەلەیە دادگای فیدرالی وتی ئەم قانونەی کە حکوومەتی هەرێم جێبەجێ دەکات نادروستە
نادەستوریە نادروستە نابێ ئەمە جێبەجێ بکە ئەوە ئیلزامی کردووە پابەندی کردووە بەوەیکەوە قانونە تازەکە جێبەجێکات دەبێت پێویستە قانونە تازەکە جێبەجێکە ئەمە پێ بڕیاری دادگای فیدرالی ژمارە 212 لە مانجی 11 2022 دەرچووە لە کاتێکدا حکوومەتی هەرێم نەک پێشتر یاسایەکەی جێبەجێ نەکردووە ئێستا بڕیارەکەی دادگاش جێبەجێ ناکە ئەمەش پێچەوانەی هەموو بڕگە سەرچیەکانی دەستورە بۆ نمونە پێچەوانەی بڕگەی مادەی سەودەی بڕگەی سێمی دەستورە کە ئەڵێ اختصاصی حکوومەتی ئیتحادی لە مەسائلە داراییەکانە تایبەتە بۆ هەرێم نییە دەستکاری بکە هەرێم بەپێی مادەی 121 بۆی هەیە یاسا دابنێ ئەگەر یاسایەکیش پێچەوانەی یاسای حکوومەتی ئیتحادی بێ هەر ئاساییە بەڵام لە دەرەوەی اختصاصە حەسریەکانی حکوومەتی ئیتحادی بەڵام ئەم بابەتە لە چوارچەوەی اختصاصە حەسریەکانی حکوومەتی ئیتحادیە دەبێ هەرێم پێوەی پابند بێ ئیتر ئەم گوێنەدانە ئەم پێشێرکردنە پێشێرکاریە لە سەردات پرینسیپی دادپەروەری لەسەر مادەی چواردەی دەستوری عراقی کە بڕیاری لە یەکسانی هاوڵاتیان داوە لە عێراق ئێمە ناکرێ هاوڵاتیەک ئێمە لە چوارچەوەی دەوڵەتێکی فیدرالی دەژین هاوڵاتیەک لێرە جیاواز بێ موچەکەی یا حەقەکانی مافەکانی لە چاو دۆخی هاوتاکانی لە عێراق لە کاتێکدا یەک دەوڵەتی فیدرالیە مەسلەی پارە و ئەو شتانش لایەنی مالی هەمووی تایبەتە دەبێت لە حکوومەتی ناوەندەوە بڕیاری لێ بدرێت بۆیە خانەنشینانی هەرێم بەڕاستی ئەمە لە 2014ەوە تا ئێستا نزیکی 9 ساڵێکە 8 ساڵەکە زەرمەندن و کاتێکەیەکیش خانەنشین دەبێت زیاتر پێویستی بۆیە بۆ نمونە تۆ موچەکەی لە 1700 میلیۆنێک و 700 هزارەوە دێتە سەر 700 یا 800 هزار ئەمە تۆزێ زەحمەتە ئەمە زەحمەتە تۆ ئەمڕۆ خانەنشین دەبی موچەکەت 2 میلیۆن دیناریە یا میلیۆنێک و 800 بەیانی دێ 800 هزار وەردەگری ئەمە تەسیر لە ژیان و گوزەرانی ئەو خێزانە دەکات دکتۆر بەپی بە دوواداچوونەکان حکوومەتی هەرێم هیچ وەڵامێکی هەبووە بۆچی کە ئەو یاسایە جێبەجێ ناکات کە لە دەستوری عێراقدا هەیە هیچ وەڵامێکی نیە نەخێر حکوومەتی ئەرێم لەبەرەوەی لە بەرژەوەندی فەرمانبەرانە لە بەرژەوەندی خانەنشینانە جێبەجێ ناکە من دڵنیام ئەگەر ئەو یاسایە بە شێوەیەک بووە کە موچەی خانەنشینانی کەمتر کردباوە لە مێژ بۆ حکوومەتی هەرێم جێبەجێ کردبوو ئێستا لە بەغدا مەسان بەپێی یاسانوێکە خەڵک لە 6 ساڵی تا خانەنشین نەکرێ بەڵام لە هەرێمی کوردستان لە 6 ساڵی ئەگەر مەسەلە لایەنە داراییەکە نەبا کە لە بەرژەوەندی خانەنشینانە حکوومەتی هەرێم ئەم بڕگەی جێبەجێ دەکرد کە لە 6 ساڵی خەڵک پاڵ پەیوەنێ بۆی خانەنشینیان بکە و بە موچەیەکی کەم بیان نێرێتەوە ماڵە بەڵام لەبەر ئەوەی ئەگەر ئەمە بک دەبێت ئەمەشیان بکە بۆیە هەر بە 6 ساڵی هێشتوێتیەوە بەپێی یاسا کۆنەکە حکوومەتی هەرێم وەک وتم بڕیاری دادگای فیدرالی دەرچووە پابەند نییە لەبەرەوەی گوێی لە دۆخی ژیانی خەڵک نییە بەداخەوە ینی دەکرێت ناکرێت ئەمە تۆ پێچەوانەی دەستور لە کاتێکدا تۆ هاوار دەکەی وەکو حکوومەتی هەرێم ئێمە پێشێرکاری دەستور بەرامبەر هەرێمی کوردستان دەکرێت مافەکانی هەرێمی کوردستان نادرێت بەڵاشە تۆ پێشێرکاری لەسەر مافی هاوڵاتیانی خۆت دەکەی پێشێرکاری مادە دەستوریەکان دەکەی کە دەستەبەری مافی هاوڵاتیانی خۆت دەکات ئێتر بۆ گلەی لە حکوومەتی عراقی دەکەی لەسەر ئەوەی کەوا جێبەجێ پابەند نابێت بە دەستورەوە باشە دکتۆر بابەتێکی دیکە ئەم بۆ نمونە پێشتریش باست کرد کە لە هەرێمی کوردستان ڕەنگە هەندێک خانەنشینەیە موچەکەی 200 هزار بێ بە شێوەیەکی گشتی لە دەستوردا پێویستە کەمترین موچەی خانەنشین چەند بێت بەپێی بارودۆخەکان بەپێی ئەو هەڵئاوسانی کە هەندێک کات ڕوودەدات پێویستە چۆن بێت دەستور یعنی ئەو وردەکاریانە دیاری ناکە بەڵام بە شێوەیەکی گشتی دەستور دەڵێ مافی تاکان دەبێت دەستەبەر بێ مافی خێزانەکان مافی تاکەکان مافی پیر و گەنجەکان مناڵ ئەمانە هەموو دەستەبەری کردووە ئەڵە دەبێت ژیانێکی شایستیان بۆ دابین بکرێ حکوومەت بەرپرسە لەوەی کەوا ژیانی شایستیان بۆ دابین بکرێ بۆیە لە ڕوانگەی ئەم مادە دەستوریانەوە کە لە بەشی ماف و ئازادیەکانی دەستوری عراقی هاتووە دەکرێت کە یدەین یاسای خانەنشینی دانێن حسابی ئەوە بکەین ئایا خێزانێک حەدی ئەدنای ڕاتب چەندە کەمترین موچە چەند پێویستە بۆی کەوا خێزانێک گوزانانی پێ بکات لە ماوەی مانجێکدا بە پێی بارودۆخەکان لەوانەیە ئەمە ئێستاکە 500 هزار دینار لە 2014 بڕیاریان داوە لە پێی قانون تازەکە 500 هزار دینار بێ بەڵام 400 هزار بوو لە 2019 تعدیلی ئەو قانونیان کرد بوو بە 500 هزار ئێستا کە جۆری دۆخێکی ترە دەکرێت مەسەن تعدیل لە قانونەکە بکرێت بۆی بکرێت بە 600 یا 700 بە پێی پێداویستەکانی ژیانی خێزان
لەو بارودۆخی کە ئێستا تێککەوتون کە گرانیە لەسەر ئاستی عراق و هەرێمی کوردستانی بۆیە ئەمە شتێکی نسبیە لەسەر ئەو ئەساسە لەلایەن شارەزایانی ئابووری و کۆمەڵایەتی و ئەوانەوە دادەندرێ ئەو کەمترین موچە کە پێویستە هەبێ ئەوەی تریش بەپێی خزمەت و بەپێی موچەی کەسەکە خۆی بۆ دیاری دەکرا ئەوەی کە قانونە تازەکە دایناوە ئەوە بە شێوەیەکە کە فعلەن کە لە بەرژەوەندی فەرمانبەرانە ینی فەرمانبەر کە دەیە خانە نشین بێ ناکەوێتە حالەتێکی ناومێدیەوە موچەکەی لە 2 ملیۆنەوە بێتە سەر 800,000 بەڵام لەوانەیە لە 2 ملیۆنەوە ئەگەر بەپێی بێتە سەر 1.5 ملیۆن زۆر ئاسایە بێتە سەر 1,600,000 ئاساییە لەبەرەوەی هەم ئیسراحەتیش دەکا و هەمیش موچەکەی بای ئەوەیە کەوا ژیانێکی شایستەی پێبڕێ بکە بەڵام تۆ لە 2 ملیۆنەوە موچەکە یا لە 1,700,000 بێتە سەر 800,000 جیاوازەکە ئەمە پێشێرکاری مافی تاکەکانە کە دەستور تأکیل لە مافی تاکان دەکاتەوە بەداخەوە لە هەرێمی کوردستان یعنی لای لەو لایە نەکردوێتەوە خەڵک داوا دەکا چەند جار داوا کراوە بە هەموو شێوەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئاسڵەن ئەو داوایی کە بەرز کراوەتەوە لە سەری وەختی خۆی لە 2011 ینی بەبێ ئامادەبوونی نوێنەری حکوومەتی هەرێم بڕیاری دەدراوە لە بەرەوەی هەرگوێی پێ نەداوە. باشە دکتۆر بابەتێکی دیکە پلەبەرزکردنەوە کاریگەری لەسەر موچەی خانەنشینی بەجێدێڵێت لە هەرێمی کوردستان بەشێک لە فەرمانبەران خانەنشین کراون لە کاتێکدا کە لە ساڵانی ڕابردوودا هیچ پلەبەرزکردنەوەی بۆ نەکراوە ئەمە بوردەکاریکی لە ڕووی یاساییەوە چۆن؟ بەڵێ ئەمەش ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران ئەمەش پێشێرکاریە بەرامبەر دەستور چکە بۆ ئەمە مافێکی بنەڕەتی تاکە مافێکی بنەڕەتی دەستوری فەرمانبەرە یعنی ئەمە نەدەسەڵاتی سەرۆک وەزیرانە نەدەسەڵاتی پەرلەمانە کە ئەم شتە ڕابگرێ چکە ئەمە بە قانون دیاری کراوە ئەمە بە قانون دیاری کراوە مەسلەی سەرموچەی ساڵانە و پلەبەرزکردنەوە بۆیە ڕاگررتنی ئەمە هەم کاری لەسەر دۆخی فەرمانبەران کردووە هەم لە سیاری لەسەر دۆخی خانەنشینان کردو و کارێکی نادەستوریشە بەڕاستی ئەمە پێچەوانەی دەستورێ لە بەرەوەی پێچەوانەی هەموو مافە بنەڕەتەکانی تاکە کە لە بەشی ماف و ئازادیەکان لە دەستوری عراقی بڕیاری لێدراوە. باشە دکتۆر ئەوەی لەم با بڵێن هەوڵانە دەبیستێت هاوتاکردنی موچەی خانەنشینی هەرێمی کوردستانە لەگەڵ بەغداد کەواتە ئەم هەوڵە بە تەنها لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و بڕیارەکە دراوە. بەڵێ لە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا پابندە ینی ئەم یاسای ژمارە 27 ساڵی 2006 جێبەجێ دەکات کە ئەو یاسایەوەکو وتمان ئیلغا کراوەتەوە دەڵێ مادەی سەوسی لە دەستور دەڵێ هەموو قانونەکانی پێش دەرچوونی دەستور ئیشیان پێ دەکرێت تا ئەو کاتەی ئیلغا دەکرێنەوە یا تعدیل دەکرێن ئەم قانونە ئیلغا کرایەوە بەپێی قانونی ژمارە 2014 واتە حکوومەتی ئەرێم لەسەر قانونێک ئیش دەکاتەوە ئەسڵەن وجودی نەماوە لە عێراق سەنەدی دەستوریشی نەماوە سەنەدی قانونیشی نەماوە. بەڵێ سپاس بەڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر شۆرش حەسەن پسپۆڕی یاسایی دەستوری زۆر سپاس بۆ بەڕێستان کەمیانی بیانی کوردستان نوێز بوون. بەڵێزان بەردەوام